11 سپتامبرê hem bûyereka giring e hemîş bûyereka reş e di berperên dîrokên Amerîkayê de. Amerîka berdewam nirxandinê ji bo vê rojê diket. Çima ev roja roda, çima ev bûyera rodan ve piştî wan bûyerane çi bihêkirin heya niha jî berdewam vexwandinên dor û dirêj ji bo vê rojê dihênkirin ji aliyê Amerîka û hevpeymanên Amerîkayê jî ve. Derbarê vê mijarê di gotûbêjekê digel Zorbaris Scott Beytes jêgirê wezîrê derve li wîlayeta Kentucky li Amerîkayê. Em ê bikin Baris Beytes tu bi xêr hatî, êvar baş, spas bo amadebûna te li Kurdistan 24. Amerîkaya piştî 11 Septemberê heman Amerîkaya serdemê George Bush e yan jî gohrankarî bi ser de hatîne? ئەمریکا گۆڕاوە دوای 11 سپتامبەر ئەمە ڕوونە کە ئێمە ئێستا باش تێدەکەین کە هەڕەشەکان لە هەموو جیهان خەڵکی ڕوبەڕوویان دەبنەوە و هێشتا بەردەوامن لێوە لە کوردستان ئەزانن هەڕەشەی تیرۆریزم چەندە زۆرە و ئەمریکا پارێزراوە لەلایەن دوو زەریاوە بەڵام بینیت کە ئەو تیرۆرە دەستی گەیشتێرە چی کرد و خەڵکی بوونە قوربانی واتە ئەم تیرۆرەیان هێنایە ناو ماڵەکانمان 19 ساڵ لەمەوبەر با بڵێن واتە ئەمڕۆ من ئەتوانم پێتان بڵێم کە ملیۆنان کەس لەم وڵاتە یادی ئەو ڕۆژە دەکەنەوە بە دڵێکی پڕ لە خەمەوە. باشە توت بێژی ئەمریکا هاتیە گوهارتن نەها چالاکیên تیرۆرێژی بەرفرەنە لە جیهانێ و مەترسیە لەسەر جیهانێ شێوەیەکی گشتی کەواتە بۆچی ئەمریکا نەشێتن نکاریتن تیرۆرێ بە یەکجاری ژناف ببەتن؟ بەڵێ ئێمە هیچ کات ناتوانین تیرۆر لە ڕێگەوە دەربهێنین هەڕەشە هەر دەمێنێ بەڵام ئێمە ئێستا شتێکمان هەیە کە 20 ساڵ لەمەوە پێش نەمان بووە ئێمە هاوپەیمانیەکی نێودەوڵەتیمان هەیە لە کالیفۆرنیا بۆ کۆریا بۆ کوردستان هەموو ئەم گۆزەویە گرتوێتەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە و یەکێتی ئەوروپا ئەمریکا هاوپەیمانەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا هەموو تێگەیشتون لە هەڕەشەی تیرۆر ئێمە هەنگامانگی باشمانەیە هەنگاوێکی باشمان ناوە کە پێش 20 ساڵ و پێش 11 سپتامبەر نەمان بووە لە هەرێمی کوردستان با سیر بکەین کە کاتێک کە چەند ساڵێک لەمەوە پێش شەڕی تیرۆر بەرەوکی گرتن ئێمە پێکەوە کارمان کرد وڵاتانی زلهێزی جیهان هاتن با بڵێن دەستیان خستە ناو دەستی ئێوە پێکەوە لەگەڵ هێزی پێشمەرگە بەترسیدارترین هێزی تیرۆرتان تێکشکان بۆیە ئێمە بە تەواوەتی ئاسایشمە پارێزراو نابێ من ناتوانم ئەوە بڵێم 100% پارێزراوین باشین بێ تیرۆرین نەخێر بەڵام ئێمە ئێستا هاوپەیمانیەکمان هەیە کە هاوپەیمانیەکی یەکگرتووی نێودەوڵەتیە. بەڵێ دەگوت پێشمەرگە مەزنترین هێزا تیرۆریستان لە جیهانێ تێکشکان لە گۆڕی دیفچوونێتە ئایا هاوکاریکردنا ئەمریکا هەفپەیمانیا دژە تیرۆر ji bo nehêlana çekdarên Daişê tîrorê li navçeyê weke pîwîst e bo hêzên pêşmergey? من پێم وایە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەو هاوپەیمانیەی کە پێکێنراوە بەردەوام دەبێت چونکە ئەمە لە بەرژەوەندی هەمومانە بەڕاستی بۆی کە پێداگر بین شەڕی داعش بکەین القاعدە لە ناوبەرین من ئەتوانم پێ بڵێم 21 ساڵ لەمەوە پێشکەم شەڕە دەستی پێکرد لە سەر خاکی ئێمە زۆر باشتر لە جاران هەستاینەوە و لە ناو دڵی مانهاتن
کە بینیت کە سنتەرە بازرگانیەکانی ئێمە کرانە ئامانج و ئێمە جارێکی دیکە و باڵەخانەمان دروست کردەوە نەتەوەکەمان بریاد نایەوە هاوپەیمانێکی نێودەوڵەتی گەورەمان دروست کرد هاوکاریەکان بەردەوامن بۆ هاوپەیمانانە و ئێستا بەڕاستی ئێستا ئەوانەی کە هێرشیان کردە سەرێمە یان لە ناو گۆڕن یان لە هیچ شوێنێکەوە ناوێرن سەری خۆیان دەربێنن بۆیە ئێمە دەبێ لەسەر ئەم ڕێگەیە لەسەر هاوپەیمانەکانمان کە بەهای هاوبەشمان هەیە و هەڕەشەی هاوبەش هەیە لەسەرمان لە هاوکاریەکانمان بەردەوام بین بۆی کە لە ساڵانی داهاتوو بتوانین خۆمان و هەزاران و میلیۆنانی دیکەش لە هەڕەشەی تیرۆر بپارێزین من باوەڕی تەواوم هەیە کە ئێمە دەتوانین ئەم نەتەوە شارستانیانە پێکەوە بە هاوبەشەکانی خۆمان لە بەرامبەر تیرۆریزم بپارێزین. باشە من پرسیارە vەیەکێ کرد بەڕێز بیت هەفکاریان ئەمریکا ئالیکاریان ئەمریکا وەکە پیوەستن ji بۆ هێزên پێشمەرگەی پێشمەرگە بەشێکە ji هەفپەیمانیە ئەمریکا ji بۆ نەهێلانا تیرۆرê li navçeyî. من پێم وایە ئەمریکا باشترین هاوپەیمانی ئێوەیە لە شەڕی دژ بە داعش و بۆ پێشمەرگەش بە دیاری کراوی ئەگەر سەیری تۆمارەکان بکەین زۆر ڕوونە کە کاتێک ئێوە لە دەیان ساڵە هاوپەیمانی ئێمەن و ئێمە هاوپەیمانی ئێوەین پێکەوە شەڕی داعشمان کردووە لەسەر زەوی ماڵ بە ماڵ شەڕمان کردووە ئەوە پێشمەرگە بوو کە ماڵ بە ماڵ شەڕی کرد ئەوە پێشمەرگە بوو بەو چەکەی کە هاوپەیمانی دەیدایە لەسەر ئەرز خۆی شەڕی داعشی دەکرد و تەلیسمی داعشی تێکشان بۆیە ئێمە ئەمە دەزانین و هەموو نەوەکانی ئەمریکا سەربازی ئەمریکا خەڵکی بزنسمان دیبلۆماتکارەکان خەڵکی ئاسایی دەزانن کە ئەم هاوپەیمانیە چەندە گرنگە بۆ ئێمە لەگەڵ پێشمەرگە و هیوادارم کە بەردەوام بێت هەر کەسێک لەو ناوچەیە بژێ دەزانێت کە پێشمەرگە و کورد چەندە هاوپەیمانێکی بەوەفان چەندە هاوپەیمانێکی قارەمانن دڵسۆزن بۆیە ئامرازێکی زۆر باش و سەرەکین بۆ سەقامگیری لە ناوچەکەدا و ئێمە باوەڕی تەواوم هەیە کە بۆ ساڵانی داهاتووش دەبێت ئەم هاوپەیمانی زۆر باشە بەردەوام بێ بۆیە ئاسایشی ئەمریکا بە هەمان شێوە دەوەستێتە سەر ئەو پەیوەندیە زۆر باش و بەهێزەی لەگەڵ دۆستەکانمان وەکو کوردستان. زۆر باشە. بەرسڤە پرسا من نەدا کە ئایا هاوکاریان ئەمریکا وەکە پیوەستن ji بۆ هێزên پێشمەرگە دەت ئاخنا خودداژی گوت و پێشمەرگە مەزنترین هێزا تیرۆرێ لە ناوچەیە ژناو بەر. بەڵێ من پێم وا بێ ئەوەی من تێگەیشتوم ئەمریکا پەیوەندێکی ئاسایشی و ئەمنی زۆر توندی هەیە لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ هێزە عێراقیەکان بە هەمان شێوە لەگەڵ هەموو حکوومەتەکانی ناوچەکە لە شەڕی ئەلقاعیدە و داعش و توندڕەوەکانی دیکە بۆیە ئەمە ئەوە دەگەینێت کە هەماهەنگێکی باش هەیە دوولایەنە لە نێوان نەتەوەکانماندا و هەروەها لەگەڵ دۆستەکانمان پێشمەرگەت لە هەموو کەس زیاتر ئەزمموی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی تیرۆر ئێمە لە هێزە دۆستەکانمانەوە هاوکاری با بڵێن یاخود زانیاری هەواڵگری وەردەگرین بۆیە ئێمە بەبێ دۆستەکانمان کە پێشمەرگەش لە ناویدا کورد لە ناویدا ناتوانین ئەمریکا بپارێزین ئەگەر زانیاری هەواڵگری و هاوکاریەکانی ئەوان نەبن بۆیە دەبێ ئەم هاوکاریانە لەگەڵتم دەبێت زیاد بێت بۆ پاراستنی ناوچەکە بۆ پاراستنی بەرژەوەندەکانمە بۆ پاراستنی ئەمریکاش بۆیە دەبێ ئەم کارە بەردەوام بێت. زۆر باشە. تیرۆر بگشتی لە جیهانێ تا چەند تا چه ئاستێک مەترسیە لەسەر جیهانی بشیوەیەکی گشتی دە هەمان دەمدا گەلێن ئەمریکا ترساوەیەکی هەیە و 11 سپتمبەرێکا دیکە دووبارە ببیتن.
پێم وایە هەواڵە خۆشەکە ئەوەیە لە تێڕوانینی ئەمریکاوە بەلایەنی کەمەوە ئەوەیە کە هاوپەیمانەکانمان لە هەموو جیهان هەیە و باشترین زانیاری با بڵێن ئاڵوگۆڕی زانیاری سەربازیمان هەیە ئێمە لەگەڵ هاوپەیمانەکانمان کار دەکەین بۆ لە ناوبردننی توانەکانی ئەلقاعیدە کە هێرشی کردن سەر ئەمریکا بەڵام ئێمە دەبێ هەموو کات چاوکراوە بین ئەمە وانەیەک بوو بۆ ئێمە بەڕاستی لە 11 سپتێمبەرەوە فێریکردن ئەویش ئەوە بوو هەموو کات چاوکراوە بە هیچ هێزێکی تیرۆر بە کەم مەزانە بچووک بێیان گەورە و دەبێ زۆر زیرەک بی چونکە دوژمنەکان زۆر زیرەکانە دەرفەتێک کەلێنێک دەدۆزنەوە بۆی کە هێرش بکەنە سەر بۆیە دەبێ زۆر چاوکراوە بی هەماهەنگیمان لەگەڵ دۆستەکانمان بەردەوام بێ هەموو کات ڕێگەی بژاردەمان هەبێ و کە چەند هەنگاوێک لە پێش دوژمنەکەتەوە بی بۆی کە گرنگترین شت منەمەوێت تاکیدی لەسەر بکەنەوە ئەم هاوپەیمانە نێودەوڵەتیەیە کە دەبێ بەردەوام بێ بەهێز بێ ئێمە ئەگەر هەم هاوپەیمانە نەبێ لە دنیادا ئێمە تاکە بینەوە واتە هەر خۆمانە بین بۆیە ئێمە پێویستمان بەم هاوپەیمانیەیە ئەگەر ئاسایشی ئەمریکا دەمانەوێت بیپارێزین دەبێ ئەم پەیوەندیانە زۆر بەهێزتر بکرێن و فراوانتر بکرێن. بەڵێ بەڕێز سکۆت بەیتەس جێگرێ وەزیرێ دەرفە لە ویلایەتە کێنێتیک بە شوەیەکی ڕاستەخۆت گەلمە بووی گەلێکی سوپاس.